سڵاو بینەرانی خۆشەویست لەم ئەڵقەیەدا دەمانەوێت تشک بخەینە سەر پرسی سایکس-پیکۆ کە 100 ساڵ لەوە پێش بەسترا لە ئێستاشدا بەهۆی ئەم ڕووداوە خێرانەی ئەم سەردەمەوە و پێشبینی دەکرێت کە سایکس-پیکۆیەکی نوێ بەڕێگاوە بێ. بۆ باسکردنی ئەم بابەتە لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج مەناقەشەی بابەتەکە دەکەین، بینەرمان بن. مامۆستا بەخێربێ. زۆر سپاس کاک سۆران. بۆ بەرچاوڕوونی هەرچەند زۆر بەمان ئەزانین سایکس-پیکۆ چییە، بەس حەزەکەم مار تعریفێکی گشتی و باوەڕین مولابەساتی ئەم بابەتە باس بکەین. کاک سۆران لە ساڵی 1916 لەو کاتەیدا کە هێزی هاوپەیمانان بەشێکی زۆری ئەو کاتی دەوڵەتی عوسمانیان داگیر کردبوو و دەشیان زانی کە بە ئاقاری ئەوەدا دەڕوا کە دەوڵەتی عوسمانی بڕوخێ و لەناو بچێ، ئیدی قسە لەسەرەوە کرا کە ئەم میراتە دابەش بکرێ، میراتی دەوڵەتی عوسمانی. میراتەکەش بۆ ئەو بوو کە مەسەلەن بە شێوەیەک دابەش بکرێت کە جارێکی دیکە دەوڵەتی عوسمانی یا عوسمانیەکان نەبن بە هەڕەشە لەسەر ڕۆژاوە بەگشتی، لەسەر دنیای مەسیحیەت بەگشتی. چکۆی مەدەزانین عوسمانیەکان قەڵەمڕەویەکان گەیشتە نزیک ڤیەنا و لە بەشێک لە ئەوروپای ڕۆژهەڵاتیان داگیر کردبوو. جا ئەو کاتە کە سێ زلهێزی گەورە لە مەیدانەکەدا بوون، ڕووسەکان، بریتانیەکان، فەڕەنسیەکان لە نێو خۆیاندا لەسەرەوە پێکاتن کە ئەم میراتە چۆن دابەشکەن. ئیدی بە ئارەزووی خۆیان بە پێی بەرژەوەندەکانی خۆیان میراتەکان دابەش کرد، خەریتەیەکیان کێشا. دیارە ئەم خەریتەیە نەبوو بەو نەخشەیە کە دواتر لە دوای شەڕی جیهانی، شەڕی یەکەمی جیهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەسەر بنیاد نراوە، چونکە لە کاتی شەڕدا هەم رووسیا بکەرێکی سەرەکی بوو لە شەڕەکەدا، بەڵام لە ساڵی 1970 رووسای قەیسەری دەڕوخێ و حکوومەتێکی نوێی شوێعەکان دێتە سەرکار و لە کاتی شەڕیشدا بریتانیا وەک هێزێکی گەورەتر دەردەکەوێ و فەڕەنسا لاوااستر دەبێ. ئیدی پشتی شێر بەر لە دابشکردنەکە بەر بریتانیا دەکەوێ و ناوی چیە قەیسەریش هیچی بەرناکەوێ لە میرات، بەڵێ یەکێتی سۆڤێتی حکوومەتی نوێی لە دوای ئەوەی کە لە جێگەی قەیسەرە دادەمەزرێ. فەڕەنسیەکانیش بەشێکی کەمیان دەست دەکەوێتن. ینی بۆ نمونە عێراق و ئوردن و وڵاتانی کەندا و خەلیج و ئەوانە بەگشتی بەر بریتانیا دەکەون. لوبناان و سووریاش کە ئەو کاتە یەک وڵات بوون لە ساڵی 46 دەبێت بە وڵاتێکی دیکە جیا دەبێتەوە بەر فەڕەنسا کەوتن. زۆر باشە دکتۆر، ئەوەی کە مەبەستی ئێمە بێگومان لەم بابەتە مەسەلەی کوردە. کورد وەک جوگرافیا، وەک نیشتیمان، وەک نەتەوەش. لەم بەینا بینین کورد پارچە پارچە ئەکرێ. ینی ئەمە بۆ بەو شێوەیە لەم هاو کێشەیەدا کورد بێ بەشەکرێ ئەکرێتە هاو کۆلکەیەکی هاو بەش لە ناو چەند وڵاتێکە. کاک سۆران هۆکار زۆرە بەڕاستی، بەڵام من دەکرێت بە خێرایی ئاماژە بە کۆمەڵێک هۆکاری سەرەکی بدەم. یەکێک لەو هۆکارانە ئەوە بوو کە لە ڕاستیدا کورد لەو سەردەمدا سربەخۆیانە بکەرێک نەبووە. ینی ئەگەر سەرباز بوو بێ لە ناو ئەرتەشی عوسمانەکاندا بووە، ئەگەر ئەفسەر بوو بێ هەلەوێدا بوو، ئەگەر با بڵێن بوونیشی سربەخۆی نەبووە. ینی بەو مانایی دەتوانم بڵێم ئەگەر کورد ئەو کاتە میرنشینەکانی درێژ کرابایەوە بۆ ئەو سەردەمە، ئەگەری زۆری هەبوو بکەرە نێودەوڵەتەکان کە دەهاتنە ناوچەکە مامەڵیان لەگەڵ دەکردن. ینی بۆ نمونە بابانەکان مابوونایە، میری سۆران مابایە، بۆتانیەکان مابوونایە، ئەو کاتەکە دەهاتن مامەڵیان لەگەڵ موەسسەسەیەک لەگەڵ دامەزراوەیەک دەکرد کە ببێ بە دەوڵەتێک مەبەستمەوە نیە یەک دەوڵەتی سربەخۆ، بەڵ لەوانەیە چەند دەوڵەتێکی لێ دروست دەبوو. ئەمە هۆکارێک. هۆکاری دووەم بەڕاستی دوای ئەوەی کە دێرە بەلامەوە گرنگ بۆم قسێت بیرت نەچێ، باش خۆ عەرەبیش میرنشینیان بەو شێوەیە نەبوو. مەسەلەن عێراق شتێک نەبوو ویلایەتی
بەغدا و ویلایەتی بەسرە بوو بۆ ئەمان مەلیکێکیان لە دەرەوەی عێراقیش بهێنا وانە ئەمە پرسیارەکە زۆر جوان و زۆر گرنگە من بۆ خۆم زۆر قسەم لەسەر ئەو پرسە کردووە چونکە هەمیشە ئەو پرسە وەک ئەوە دەهێنێنە بەرچاو کە ئەمە کوردەکانن خۆیان نەیانتوانی دەوڵەت بخۆیان دروست بکەن خۆی لە ڕاستیدا ئەگەر بکەرێکی نێودەوڵەتی زلهێزێک لە هەر قۆناغێک پاڵپشتی دامەزرانی دەوڵەتێک نەبێ ئەم دەوڵەتە دروست نابێ یعنی ئێستا ئێمە باز لەوە دەکەن کە ئێمە یەکگرتو نین مەسەرەن لەبەرەوە لەوانەیە هۆکاری ئەوە بێکە دەوڵەتمان نەبێ بەڵام نابێ ئەوە لە بیرکەین کە ئەمە زلهێزەکان لە ڕاستیا دەوڵەت دروستەکان ئەمە بریتانیا بوو دەوڵەتی بۆ عێراق دروست کرد مەسەرەن بۆ شامیش مەسەرەن بۆ ئوردنیش بە هەمان شێوە بۆ فەڵەستینیەکانیش مەسەرەن بە هەمان شێوە بەڵام من مەبەستم ئەوەیە کە بڵێم ئێمە بەگشتی بۆیە تەرکیز لەسەر فاکتەرە ناوخۆیەکان دەکەین چونکە فاکتەرە ناوخۆیەکان بەدەست خۆمانە یعنی یەکگرتووی بەدەست خۆمانە بەڵامەوە گرنگ بوو کەوتە میرنشین نەما بوو تاکو بەڵێ بینای لەسەر بکرێ تێدەگەم من مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەگە میرنشین مابوونایە ئەگەری زۆری هەبوو کە زلهێزەکان مامەڵەیان لەگەڵدا دەکردن مانای ئەوە نییە چکە نەڕابردوو خوێن نەجادوکەری دەتوانین بەڵام ئەمە ئەگەرێکە هۆکارێکی دیکەی ئەوەی کە کورد بۆ نەبوو بە دەوڵەت دەگەڕێتەوە بۆ ڕوخانی یەکێتی سۆڤێت چونکە یەکێتی سۆڤێت لە دوای ڕوخانی رووسای قەیسەری ببوورە دامەزرانی یەکێتی سۆڤێت هاتنی یعنی بوو بە هێزێک دژی ئەو هاوپەیمانەتی کە لەگەڵ بریتانەکان و لەگەڵ فەڕەنسیەکانە هەیبوو لەم سەروبەندیشدا بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نیشتیمانی لە ناو تورکیا سەری هەڵدا بوو ئیدی یەکێتی سۆڤێت بوو بە پشتیوانی ئەم بزوتنەوەیە کورد لەو نێوەدا بەڕاستی وەک ئەوە دەرکەوت ینی پلیشایەوە ینی ژێرپێ کەوت هۆکارێکی دیکەی ئەوە کە با بڵێن کوردەکان بۆ خۆشیان لە خۆیاندا دابەش بوون لەسەر ئەوەی کە چونکە نەخشەیەک بۆ دامەزرانی دەوڵەتێکی کوردیش با بڵێن درا یان بڕیارێک درا لە ڕێکەوتنی سیڤەرە بەڵام ئەوەی لە ڕێکەوتنی سیڤەرە بڕیار بوو کە دەوڵەتێکی کوردی لێ دروست بکرێ لە ڕاستیدا 15 کوردستان بوو 15 من کوردستانی باکوور کوردستانی 15 هەموو کوردستانی گەورە لەوانەیە 30 تا 40 باکووری کوردستان بوو چونکە سنوورەکانی دەگەیشتە ژێر دەریاچەیوان ئەوەی لەسەر لە دەریاچەیوانەوە بەسەرەوە هەمووی بەر ئەو ئەرمینیا کەوت بوو کە قرار بوو ئەویشدا بمەست ئەو بڵێن ژێر دەریاچەیوان ئەگاتە کوێ بڵێن شارەکان دەگاتەوە قارس و ئەوانەی تێدانێ ئەرزڕۆمی تێدانە مەسەن هەمووی لە باکووری دەریاچەیوانەوە هیچی لەگەڵدانە وەک خوێندومەتەوە کە هۆکاری شەڕی کورد لەگەڵ ئەرمەنیشان لەسەر ئەوە بوو بێت ئەو شێوازە بەڵێ نەکەوەی کاڵن کورد پیاوی عوسمانەکان بۆ لەسەر ئەوان کوشتنە بەشێکی ئەوە بووە بەشێکی ململانەکە ململانەیەک بۆ لەسەر خاک بەشێکی ئەوە بۆ کە بەشێک بوونە لە هێزێکی دیکەی دەوڵەتدا بابێنە سەر سیڤەر مامۆستاویش بە چەند خاڵک سیڤەر لە بەرژەوەندی کووردا بە جۆرێک لە جۆرەکان بوو وایە ئەو چۆن من پێم وایە سەرڕای ئەوەی کە بەشێکی گەورە لە کوردستان بەر کوردستان نەدەکەوت ئەگە دەوڵەتەکە دابمەزرابە بەڵام من پێم وایە زۆر گرنگ بوو کە دەوڵەتەکە دابمەزرێت چونکە هەر لە سیڤەرە لە بەندەکانی 61 و 62 63 یا 62 64 ئەگە هەڵا نەبم 64 لەو سێ بەندەیە لە بەندی ئەخیرە دان بەوەشدا دەنێت کە ئەگەر باشووری کوردستان حەز بکەن دەتوانن لەگەڵ ئەو بەشەی باکووری کوردستانە دەکا ویلایەتی مووسڵ یەک بگرنەوە ئەو کاتە ئەگەر ئەمە ڕووی بدابێت دەوڵەتێکی کوردستانی دروست دەبوو دروستبوونی دەوڵەتێکی کوردستانی و ئەگەری ژێڕانەوەی ئەو ناوچە کوردیانەی کە بەر ئەرمینیا دەکەوتن لەوانەیە زۆر زیاتر بکە بەڵام ئەتۆ کە دەوڵەتت نەبێ ناتوانانی مەسەرەن هەوڵی جێڕانەوەی ناوچەکانی دیکەش بدەیت بەڵێ خۆ داگیرکراو دەبێتن لەبەرەوە من هەندێک ئارگومنتەیە دەڵێن چابوو کە دانەمەزرا چونکە ئەگەر دامەزرابە بەشێکی زۆری کوردستانمان لە دەستچووی لە ڕاستیدا ئێمە 100 و تقریبا 10 ساڵێکە ئەم باشەمان هەر لە دەست چووە ئەگەر بەشێکمان وەرگرتا بە زۆر باشتر بوو بۆ ئێمە بە تایبەتیش ئەگەر باشووری بەهات پایەسەری دەبووە بەشێکی گەورەی کوردستان ینی وڵاتێکی گەورەی کوردستان ئەگەری زۆری هەبوو کە لەگەڵ ڕۆژهەڵات شایەکدی بگرێتەوە یان هەر دەبوو بە پاڵپشت بۆ دروستبوونی
مەسەلەن ناوچەیەکی خودمختاری لە دەوڵەتە ئەرمێنیەکە یان پاڵپشتی ئەو هێزانەی ڕۆژهەڵاتی کوردستانی دەکرد کە ئەگەر دەوڵەتیش دانەمەزرێن بەڵام دەبوو بە پاڵپشت. ئێمە یەکێک لە هۆکارە هەرە سەرچەکانی مانەوەمان لەم قاوغی ئێستادا ئەوەیە کە هیچ دەوڵەتێکمان نییە، دەوڵەتەکە بە بچووک بە گەورەش هیچ چوارچێوەیەکی سیاسی هینمان نییە. مامۆستا من حەزەکەم بینە سەر ئەمڕۆ ینی ئەم ژینگەیە ئەم با بڵم کەش و هەوایی کە لە ئێستاە ئەم گۆڕانکاری خێرانە هەر لە وەکۆڵێن لە غەزەوە کە دەست پێکات بۆ لوبناان و بۆ سووریا و بۆ ئێستای تورکیا و ئەمانە پێ وایە چییە قەومێ وەک مەسای کەسبیکۆیەکی تازێ بەم شەڕە ئاەوێت دنیای بڵین ئەم ناوچێ تێک بنەوە جارێکتر هەڵی شێلنەوە. چەند خاڵەکەیە کاک سۆرە خۆی لە ڕاستی دەشت قەوماوە، یعنی ئەوە نیە بڵێ چیە قەومێ جارێ دەبێت بزانین کە چی قەومە. ئەوەی کە قەوماوە زۆر گەورەیە بەڕای من. یەکێک لەو شتانەی کە قەوماوە دوای 7 ئۆکتۆبەری 2023 و شەڕی غەزە و لێدانی حزب الله و تەپین و یانداڕمانی ڕژێمەکەی ئەسەد و بێهێزبوونی ئێران، ینی ئەمە دەرکەوتە هەرە سەرچەکانن. لەم نێوەدا هێزێک زۆر پڕهێزتر و پڕتواناتر دێتە گۆڕەپانەکە کە ئیسرائیلە. هاوکات تورکیاش وەک هێزێکی سەرچێش دێتەوە ناو گۆڕەپانەکە. ئەوەی دەیبینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستاکە ململانەیەکە جاران ململانەیە لە نێوان ئێران و ئیسرائیل بوو بۆ ماوەی چەندین ساڵ لەوانەیە 10 ساڵی ڕابردوودا لانیکەم لە دوای شەڕی داعشا ئەم ململانەیە زۆر زەق بوو. بەڵام ئێستا ململانەیەکەیە لە نێوان ئیسرائیل و تورکیادا، چونکە بەڕاستی ئێران تا ڕادەیەکی زۆر لە هاوشێشەکانە دەرکراوە. یعنی ئێستا لە پای ئەوەیە کە بەرگری لە خۆی بکاتن لە ناو خودی خۆیدا. ئەو پەلەقاژەیانەی کە جاران دەیکرد ئەو پەلەقاژەیانەی نەماوە. من دوێنێ شتێکم بیست وڵ ئەمڕۆ وازم بیستم ئەسڵم پلانێکی ئەمریکی هەیە کە بۆ لێدانی حوسیەکان، یعنی ئەمە ئەگەرێکی زۆری هەیە لەم ڕۆژانە جێبەجێ بکرێت. ئەگەر ئەویش ببێ کەواتە پەلوپۆکانی ئێران لە ناوچەکانی یەمەن پەلوپۆکانی بەگشتی باڵەکانی هەمووی دەبڕێنەوە. بۆ کورد لەم نێوەدا چی ڕوویداوە؟ لە ڕاستیدا ئەمە لە قۆناغێکداین دوو قەوارەی نیمچە سربەخۆمان هەیە زۆر جیا لەوەی کە لە سەردەمی سیڤەر و سەردەمی شەڕی یەکەمی جیهانیا. بۆیە من ئاماژە بە خاڵی ئەکتەرێکی نێودەوڵەتی. ئێستا ئەمە ئەکتەری دەوڵەتی نین، چونکە ئێمە دەوڵەت نین، لەبەرەوە نێودەوڵەتی ئەکتەرێکی نادەوڵەتی. ئەکتەری نادەوڵەتی ڕۆڵی سەرەکی نابینێ لە بڕیارداندا، بەڵام مانای ئەوە نیە کە ڕۆڵی نییە. لە ڕاستیدا من پێم وایە هەردوو قەوارە ئێستا ڕۆڵی سەرەکیان هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەم دەستپێشخەری تورکیا بۆ نزیکبوونەوە لە کورد و بۆ ئاشتی و بۆ قسەکردن لەگەڵ ئۆجالان و ئانە هەموو پەیوەندی بەوە هەیە کە ململانەکە لەسەر کووردە. کاکسۆرە من وای وێنا دەکەم کە ئێستا شەڕی ئیسرائیل و شەڕی تورکیا لەسەر بردنەوەی کووردە، چونکە من پێم وایە لە ڕاستیدا ئەوەی کورد بباتەوە لەو نێوەدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەباتەوە. جا لێرەدا کورد دەتوانێت چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەو پرسەدا. بەڕای من کورد دەتوانێت بە دوو شێواز مامەڵە بکە. یەکیشان ئەوەیە کە نە تورکیا بکە بە دوژمنی خۆی، نە ئیسرائیلش بکە بە دوژمنی خۆی. بەر هەر لایەنێکیان بکەوێت لەوانەیە زەرر بکاتن، چونکە توانای بەرگریکردن لە خۆی نییە لە دژی ئەوی دیکەدا. بۆیە من پێم وایە بەتابەتی لە باشوور و لە باکوور دەبێت لە باکوور و لە باشوور هەوڵی نزیکبوونەوە لە تورکیا بدرێت. بەڵام لە ڕۆژاوا دەکرێت ئەو هەوڵانەی نزیکبوونەوە لە چونکە ئەوە ئیسرائیلە کە بووە بە یەکێک لە بکەرە سەرچەکانی ناو گەمەی سووریا. لەبەرەوە تۆ لەوێدا گرنگەکە جۆرێک لە هاوپەیمانەتی ژێرپەردە بێ، سەرپەردە بێ، بنپەردە بێ لە هەر شوێنەکە بێ لەگە ئیسرائیلە زۆر گرنگە کە ڕۆژاوا ئەمە لە دەست خۆی با خەریتەکە وازەح بێت لەبەر چای بینەریش. ئەنی بەڕێزت پێت وایە بێ باشوور و باکوور بڵین دەست پێشخەرەکەی بەڕێز ئۆجالان بۆ باشوور و باکوور با ئەو باشوور هیچ بۆ باکووریش کە لە تورک نزیک بێتەوە لە تورکیا. من پێم ڕۆژاواش من وای دەبین، بەڵام لە ڕۆژاوا بەرەو ئیسرائیل بێت، چونکە هێزێکە زانی چێکە کاکسۆرە من وای دەبینم، یعنی ئێستا
لەم خۆناغەدا زلهێزەکان ئەمریکا ڕۆژاوا نەک ڕۆژاوا نایانەوێت کورد لە عێراقا ئەوروپا نایانەوێت کورد لە عێراقا جیابێتەوە نایانێت کورد لە سووریاشە جیابێتەوە ئەومانایەوە نییە کە ئەمە مستحیلە بەڵام لەم لەحزەیە بۆ نایانەوێت مەسەلا وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە دەزانین لە باشوورە بەڕای من ڕۆژاوای غەرب لەگەڵ ئەمریکا نایانەوێت جیابێتەوە چونکە هەژمونی شیعە لە عێراقا هەیە ئەوان پێیان وایە بۆ کەمکردنەوەی هەژمونی شیعە لە عێراقا دەبێت کورد لە عێراقا بمێننەوە وەک بکەرێک لە ناو پەرلەمانە لە بەغدایە لە باباوەیەک پرسیاری ئاعتیرازی بکەم پێت وایە بکرێتە کۆنفیدراڵی کورد لەگەڵ عێراقا ینی سەر و فیدراڵی یار بەم شێوەیە ئاەوێتەوەن ئەوروپا با بڵێ یا غەرب وەکی بدەم وەڵامی پرسیارت دەمەوە من پێم وایە بۆیە دەیانەوێت هەژمونی شیعە لە عێراقا کەم بکرێتەوە بۆی هەژمونی ئێران لە عێراقا کەم بکرێت یعنی ترسەکە مەسەلەکە بەس شیعە نییە بۆ کەمکردنەوە یعنی لەبەرەوە بوونی کورد لە عێراقا گرنگە بەڵام ئایا بە فێدرالی دەبێت یان بە کۆنفیدرالی دەبێت لە ڕاستیدا ئەمە ماوەیەکی لێ دەرچێت کە مەسەلەی پرسی موچە و کێشەی موچە ئەوانە لە گۆڕێدایە دەنا هەرێمی کوردستان هەر بە کۆنفیدرالی مامەڵی کردو لەگە عێراقا هی بە هیچ شێوەی لاین دەتوانم بڵێم لە 2003ەوە مامەڵەکردنەکە مامەڵەیەکی کۆنفیدرالیانەیە ئەوەمان لەبیر نەچێت تەنانەت ڕۆژاواش ئێستاشی لەگەڵ داوێت کە دەڵێن ئێمە داوای لا مرکزی دەکەین و نازانچی بەڵام مامەڵەکردنی لەگەڵ حکوومەتی دیمەشق مامەڵەیەکی کۆنفیدرالیانەیە بۆچی دەڵێن مامەڵەیەکی کۆنفیدرالیانە بۆچی دەڵێن مامەڵەیەکی کۆنفیدرالیانە چونکە هەردوو لایەن هێزی چەکداری خۆیان هەیە و هێزی چەکداری لایەنەکەی دیکە بوونی نییە زعمت دەبێت ئەوە بزانین ئەوەی دیکە دەرکەوتی دیکەشەیە بەڵام ئەمە دەرکەوتە هەرە سەرچەکەیە کە سربەخۆیی لە بوونی هێزی چەکداری خۆیاندا ئەمە تەنیا لە هەرێمە کۆنفیدرالەکانە قبول کراوە یان ڕێگە پێدراوە یا بوونی هەیە ئەگەر نا لە فیدرالەکان ئەوە نییە باشە ینی پێت وایە کورد وەکو کۆنفیدرالی هێنی کردووە مامۆستا هاتنی ترامپ هەڵبەت ترامپ خۆی بە خۆی دیاردەیەکی ئالۆزە یا دیاردەیەکی غەریبە پێت وایە ترامپ ئەوێت چی بکات یانی وەک بڵێن شیکاری بێ یاگۆک معلومات ئەوێت چی بکات لێرە هیچ خەریتێکی پێ بۆ ئێرە بەتایبەتی بۆ کورد و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیدا ترامپ بە ئینگلیزیەکە پێ دەڵێن هیزە دیل میکە ینی پیاوی سەفقاتە سەفقە دەکاتن سەفقاتی اقتصادیش دەکاتن مەسەلەن لێرەدا کورد ئەو هاوچێشە گرنگە نیە یان ئەو بکەرە اقتصادیە نیە یان ئەو بوونە اقتصادیە نیە یان ئەو نەژێرخانی ئابووریمان ئێمە هێندە بەهێزن نە بەکاربەرێکی هێندە بەهێزین نە بەرهەمهێنێکی هێندە بەهێزین بەڵام کورد لە فاکتەرێک بۆ ئەمریکا لە ڕێگەی ئیسرائیلەوە دێتە ناو هاوچێشەکان ئیسرائیل پێی وایە کورد دەتوانێت هاوچێشەکانی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بگۆڕێ بە قازانجی ئەو بۆیە من پێم وایە ئەوە ئیسرائیلە پاڵ بە ئەمریکاوە دەنێ کە پشت لە کورد نەکاتن لانی کەم لەم قۆناغەدا و هۆکاری ئەوەش ئیسرائیل کە دەتوانێت ئەم کارە بکات چونکە پەیوەندەکانی نێوان نەتەنیاهۆ و ترامپ ئێزگار نزیکن یانی هەردووچیان گوێ لە یەکدی دەگرن هەردووچیان لە زۆشتا بەس پێتوانێت لەگەڵ ئەردۆغانی شەهر نزیکە من گوتم پیاوی سەفقاتە لەوانەیە سەفقە لەگەڵ ئەردۆغانی شەکە لە ئاخر خەبەرە کە بیستم ئەڵێ پەیوەندیەکی وام لەگەڵ ئەردۆغان کردو کە وەکوڵی ئینعتافەیەکی تاریخی وەرچەرخانێکی مێژووی تێ نەگەیشتم ئەو وەرچەرخانە مێژوویەکی ینی بەڕێزت چۆن ئەو لەگەیتەوە من پێم وایە لە هەندێک شت ئەوەی ئێستا لەم لەحزەیە ترامپ زیاتر دەیکاتن لەگە هیندا لەگەر مەکسیکە لەگە کەنەدا لەگەڵ تورکیا لەگەر هەر وڵاتێکە تەنانەت لەگەڵ ئۆکرانی و رووسیا و ئەوانەش زیاتر پەیوەندی بە سەفقاتی اقتصادیەوە هەیە بەو مانایە کە ئێمە دەتوانین چی بکەین لەگەڵ ئەو وڵاتەدا لەکوێدا دەتوانین مەسەلەن تاریف لەسەر گومرگ دابنین لەکوێدا لای بنین ئەگەر تاریف هەبووە لای چۆنی لا بدەین ینی مەسەلەن بۆ نمونە لەگەڵ هیندا لە دوێنێکە ماوەیەکە خەریکی قسەکردن بۆ ئەوی کە بای 23 بیلیۆن دۆلار باز لەسەر کەلوپەلی ملیار دلار باز لەسەر کەلوپەری ئەمریکی لاداتن من پێم وایە ئەگەر دیلێکیش کرابێ لەم قۆناغا دیلێکی اقتصادیە لەوانێ لە بواری اقتصادیە لەسەر شتێک پێکات بەڵام لەوەی لەسەر ئاستی سیاسیە چونکە من پێم وایە چونکە تورکیا ئێستا هەڕەشەیە
یان تاکە هەڕەشەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەسەر ئیسرائیل هیچ هێزێکی دیکە نییە هەڕەشە بێ لەسەر مەسر هەڕەشە نیە سعودی عەرەبی هەڕەشە نیە ئوردن هەڕەشە نیە عێراق هەڕەشە نیە ئێران هەڕەشە نەما سووریا هەڕەشە نیە لەبەر ئەوە سەفقاتی سیاسی دەتوانێت سووریا دەستکەلای ئێستا تورکیایە بۆ هەڕەشەکردن جا من مەبەستم لە قسەکان ڕێک لەوەدا کە چۆن لەبەر ئەوە هەر سەفقەیەکی سیاسی بکرێت لەگەڵ تورکیا بە تەسەوری من بە پێکاتنی ئیسرائیل دەکرێت بەبێ پێکاتنی ئیسرائیل لەو پرسیار ناکرێت مامۆستا وەکو لە سەرەتاوە باسمان کرد یعنی ژینگەکەوای لاتۆ چاڕێ گۆڕانکاری بڵین مێژوویی گۆڕانکاری ڕادیکاڵیانە بڵین لە منتیقی کورد لەم بینە چی کردو چی ئەکە ئەتوانێت بەشی ئەوەی هەبێت کە ببێتە ئەکتەرێک ببێتە ئەکتیڤ بێ لەوەی کە یا بکارێک بێت کە بتوانێت شتێ بۆ خۆی دروستکات بە هەر شێوەیە بێ باشوور بێ باکوور بێ ڕۆژاوا بێ کاکسۆرە من زۆر زار قسەم لەسەر ئەوە کردووەکە کورد بەگشتی لە مێژوودا لانیکەم لە مێژووی 40 ساڵی ڕابردوودا کێشەی لەگەڵ نەبوونی هەل نەبووە هەل کێشەی لەگەڵ قۆسنەوەی هەلا بۆچی کورد ناتوانێت هەلەکان بقۆزێتەوە بەڕای من ئەوەیە کە ئامادەیی پێشوەختە ناکە ئامادەی پێشوەختە مانای چییە ئامادەی پێشوەختە ئەوەیە کە مەسەڵەن ئێستا کورد یەکگرتوو بێ لە ڕووی گوتارەوە لە ڕووی هێزەوە لە ڕووی دیبلۆماسیەوە ئۆکەی مەبەستم ئەوەیە کە بڵێم ئێستا ئێمە لەم لەحزە تاریخیە 6 مانگە هەڵبژاردنمان کراوە و حکومەتمان نیە ئەمە زۆر با بڵێن لەنگە بەنسبەت ئێمە لانی کەم لە 2014ەوە هەوڵی یەخستنەوەی هێزی پێشمەرگە دەدرێ هێزی پێشمەرگە یەک ناکرێتەوە ئێمە لە بەغدادا هاوگوتار نین ئەمانە هەمووی وای کردووەکە ئێمە سەرڕای ئەوەی کە بکەرێکین سەرڕای ئەوە کە پێگەمان هەیە قەوارەمان هەیە بەڵام وەک خۆمان نەماتوانیەوە ڕۆڵ ببینین و ناشتوانین ڕۆڵ ببینین تا هاوگوتار نەبین لە ڕووی دیبلۆماسیە لە ئاستی دیبلۆماسیەتی حزبیە دەرچین ببین بە ئاستی دیبلۆماسیەتی دامەزراوی لەگەڵ ئەوەشا کە هێزی پێشمەرگە ڕێک نەخرێت کە دەڵێم هێزی پێشمەرگە مەبەستم هەموو هێزە ئەمنیەکانە تەنانەت بە زانیاری و پاراستن و ئەوانەشەوە ئەمە ئێمە ئەو کاتە دەتوانین چی بکەین ئەمە ئەو کاتە دەتوانین ئامادەجی ئەوەمان تێدا بێ کە خەڵک ساسکەین بەردەوام خەڵک ساسکەین بۆ گۆڕانکاریەکان من پێم وایە کاکسۆرن ئەگەر بە ئاسە هەرە ماکسیمالیستەکەی ینی بەرزەکەی قسەی لێ بکەین ئەوەیە کە دامەزانی دەوڵەتی کوردیە چونکە من پێم وایە دەوڵەتەکان لە قەیران لەدایک دەبن هەموو وڵاتانی دنیا لە قەیران لەدایک بوون لە دوای شەڕی یەکەمی جیهانیە لەوانەیە 20 دەوڵەت لەدایک بوو بێ لە شەڕی دووەمی جیهانیە بە هەمان شێوە لە ڕوخانی یەکێتی سۆڤێتە 17 19 دەوڵەت دروست بووە لە یوگسلافیادا لە قەیرانە 7 دەوڵەت دروست بوو هەموو وڵاتانی دنیا لە قەیران دروست دەبن ئەو قەیرانانەی کە ئێمە بەسەرمان داهاتووە ئێمە لە نۆتویەکە قەیرانمان بەسەر داهاتووە لە 2014 قەیران بەسەر داهاتوە بەڵام ئەو ئامادەیەمان نەبووە کە دەوڵەت دروست بکەیت ئامادەیەکەش تەنیا لە ڕووی با بڵێن شتە بەرجەستەکان نییە هێزی پێشمەرگە و لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئامادەسازی خەڵکەوە پێنجانی هەر فاکتەرە بابەتیەکانی دەرەوەی کورد خۆی دەوری زیاتر بێ لەمە تۆ کە خاوەنی قاوارەیەک نیت لە ناو دووسێ قاوارەی چەق بەسووی بلۆک بەندی کراوە کە ناتوانرێ بڕوخێنرێن من بابەتەکەم بۆ ژۆرناڵێکی ئەمریکی ڕەوان کرد ژۆرنال ئەمریکیەکە دوای 2 مانگ وتم ینی دوای 2 مانگ لە گەیشتنی بابەتەکە ڕۆژێک نامە ئیمێلێکیان ناردوو گوتیانەوە بابەتە بڵاو ناکەینەوە گوتم بۆ بڵاو نەگوتی عێراق هەڵۆشاوەتەوە تۆ باسی کۆنفیدرالیە دەکەی یعنی مەبەستم وایە ینی ئەوان پێیان وا بووی عێراق بەرەو هەڵۆشانەوە دەڕوا ئێمە لەو قۆناغانە دەبێ هەوڵی دامەزرانی دەوڵەت بدەیت لەو قۆناغانەی کە دەوڵەتەکە دەتەپێ دەڕوخێ دەڕمێ مەسەلەن بۆ من ئێستا ئەمە لە ڕۆژاوا مەبەستم کوردستانی سووریایە لە ئەو ڕۆژەی کە دەوڵەت تەپی و ڕوخا ئەگەر هەوڵی دەوڵەت داری بدەیان دەوڵەت خوازیت هەبێ دەتوانی لەو کاتانەدا ئیعلانی دەوڵەت بکەیت بەڵام ئێمە ڕادەوەستین هەمیشە ڕادەوەستین دەگەڕێینەوە بۆ من فاکتەر بابەتەکان مەبەستەوە من پێم وایە دەتوانین لە ڕێگەی فاکتەرە ناوخۆیەکانەوە کاریگەری بنوێنین لەسەر فاکتەرە دەرەچەکان ئێمە دەبێ خەڵک ئامادەکەین بۆ ئەوەی کە دەتوانێت دەوڵەت خواز بێ دەتوانێت سەربەخۆ بێ دەتوانێت سەروەر بێ بەڵام ئەمە تەنیا بە شیعار و بە دروشم و بە ئاڵا ناکرێت بەڵکو ئەمە بەکاری
دەستە جەمعی بەکاری تۆکمە بە یەخستن یەکگوتاری یەکهێزی ئەمانە دەکرێتن لە دەرفەتی تایبەتیشدا دەبێتەوە هەنگاوی تایبەت باوێ. بەڕێز دکتۆر کرمانش زۆر سپاسماندومان کردی. سپاس تۆ کاک. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر و میوانیشتر خواتان لەگەڵ.